بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشند ومهربان يا أيها النبي لم تحرم ما أحل الله لك تبتغي مرضات أزواجك والله غفور رحيم أي پیغمبر تو بۆچی شتێک لە خۆت حرام دەکەیت کە خوددا بۆی حەڵال کردویت دەتەوێت بەو کارە هاوسەرەکانت ڕازی بکەیت لە کاتێکدا هەر خوددا خۆی لێ خۆش بوو میهرەبانە. قد فرض الله لكم تحلة أيمانكم والله مولاكم وهو العليم الحكيم. بەڕاستی خوددا هەڵوەشانەوەی سوێندەکانتانی بۆ بڕیار داون بەوەی کەفارەتی بدەن. ئەو خودایە گەورەتانە و پشتیوان و یارمەتی دەرتانە هەر ئەویش زاتێکی زانا و دانایە. وإذ أسر النبي إلى بعض أزواجه حديثا فلما نبأت به وأظهره الله عليه عرف بعضه وأعرض عن بعض فلما نبأها به قالت من أنبأك هذا قال نبأني العليم الخبير. کاتێک پێغەمبەر قسەیەکی نهێنی لای هەندێک لە خێزانەکانی درکاند کە ئەویش دایکە حەفسە بوو جا کاتێک ئەویش باسەکەی گەیاندە دایکە عایشە خوداش پێغەمبەری ئاگادار کرد لە ڕاز و نیازیان و باسی هەندێک لە ڕازەکەی کرد و باسی هەندێکی نەکرد. پێغەمبەر صلی الله عليه وسلم گلەیی لە دایکە حەفسە کرد دەربارەی درکاندنی نهێنیەکە. دایکە حەفسە پرسی چێ ئەم هەواڵەی پێگەیاندیت؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم وتی خدای زانا و ئاگا منی ئاگادار کرد. ئەم چەند ئاەتە دەربارەی ڕووداوێکی تایبەتیە لە ژیانی پێغەمبەردا صلی الله عليه وسلم کە لە کتێبەکانی سیرەدا باز کراوە. إن تتوبا إلى الله فقد صغت قلوبكما وإن تظاهرا عليه فإن الله هو مولاه وجبريل وصالح المؤمنين والملائكة بعد ذلك ظهير. بۆیە خودای گەورە پێیان دەفەرموێت ئەگەر هەردووکتان داوای تۆ بۆ پەشیمانی بکەن و بگەڕێنەوە بۆ لای خوددا ئەوە باشە چونکە دڵەکانتان لە خشتە چوو بوو ترازا بوو. خۆ ئەگەر پشتی یەکتر بگرن دژ بە پێغەمبەر ئەوە چاک بزانن کە خوددا خۆی یاری دەدەرێتی و هەروەها جبرائیل و ئیماندارە چاکەکان فریشتەکانیش لەوە و دوا پشتیوانن بۆی. عسى ربه إن طلقكن أن يبدله أزواجا خيرا منكن مسلمات مؤمنات قانتات تائبات عابدات سائحات ثيبات وأبكارا. ئەگەر پێغەمبەر تەلاقتان بدات ئەوە نزیکە خوددا هاوسەرانی چاکتر لە ئێوەی پێ ببەخشێت مسلمان و باوەڕدار ملکەچی پەروەردگار زوو لە هەڵە پەشیمان خوددا پەرست و دیندار ڕۆژوەوان یا بیر و هۆشیان لە کاردایە و سەرنجی دروستکراوانی خوددا دەدەن. هەروەها ئەو ئافرەتانە هەیانە بێوەن و هەیانە کچن. يا أيها الذين آمنوا قوا أنفسكم وأهليكم نارا وقودها الناس والحجارة عليها ملائكة غلاظ شداد لا يعصون الله ما أمرهم ويفعلون ما يؤمرون. ئەو کەسانەی کە باوەڕتان هێناوە خۆتان و کەس و کارتان بپارێزن لە ئاگرێک کە سوتەمەنیەکەی خەڵکی و بەردا سەرپەرشتیاری ئەو دۆزەخ و ئاگرا جۆرە فریشتەیەکن کە زۆر دڵڕەق و تند و تیژن نافەرمانی خوددا ناکەن لە هیچ شتێکدا کە فەرمانیان پێ بدات و هەرچی فەرمانێکیان پێ بدرێت ئەنجامی دەدەن. يا أيها الذين كفروا لا تعتذروا اليوم
إنما تجزون ما كنتم تعملون. ئەی ئەوانەی بێباوەڕ بوون ئەمڕۆ هیچ پاکانەیەک مەکەن چونکە ئێوە بەڕاستی تەنها پاداشتی ئەو کار و کردەوانەتان دەدرێتەوە کە ئەنجامتان دەدا. يا أيها الذين آمنوا توبوا إلى الله توبة نصوحا عسى ربكم أن يكفر عنكم سيئاتكم ويدخلكم جنات تجري من تحتها الأنهار يوم لا يخزي الله النبي والذين آمنوا معه نورهم يسعى بين أيديهم وبأيمانهم يقولون ربنا أتمم لنا نورنا واغفر لنا إنك على كل شيء قدير. ئەو کەسانەی کە باوەڕتان هێناوە ئێوە بەتەو بۆ پەشیمانیەکی پوخت و دڵسۆزانەوە ڕووبکەنەوە خوددا نزیکە پەروەردگارتان لە هەڵە و گوناهەکانتان خۆش ببێت و بتان خاتە باخەکانی بەهەشتەوە کە چەندەها ڕووبار بە ژێر درەخت و کۆشکەکانیدا دەڕوات. ڕۆژێک دێت کە خوددا پێغەمبەر و ئەوانەی لە خزمەتیدان خەجاڵەت و شەرمەزار ناکات، نور و ڕووناچیان دەدرەوشێتەوە و دێت و دەچێت لە بەردەم و لای ڕاستیانەوە و دەڵێن پەروەردگارە ئەم نور و ڕووناچیمان بۆ زیاد بکە و لێمان خۆش ببە چونکە بەڕاستی تۆ دەسەڵاتت بەسەر هەموو شتێکدا هەیە. يا أيها النبي جاهد الكفار والمنافقين واغلظ عليهم ومأواهم جهنم وبئس المصير. أي پیغمبر کۆشش بکە و بجەنگە دژی کافر و دووڕوەکان و تند و تیژ بە لەسەریان ئەوانە شوێنیان دۆزەخە ئای کە سەرنجامێکی خراپە. ضرب الله مثلا للذين كفروا امرأة نوح وامرأة لوط كانتا تحت عبدين من عبادنا صالحين فخانتاهما فلم يغنيا عنهما من الله شيئا وقيل ادخلا النار مع الداخلين. خدا نمونەی هێناوەتەوە بە ژنی نوح و لوط بۆ ئەوانەی کە بێ باوەڕ بوون کە ئەو دوو ئافرەتە هاوسەری دوو بەندەی چاک و پاچی ئێمە بوون کەچی خیانەتیان لێکردن بەوەی باوەڕیان پێی نەبوو، غەیبەتیان دەکردن، گاڵتەیان پێدەکردن. ئیترەوە پێغەمبەرانە فریای هاوسەرەکانیان نەکەوتن لە قیامەتدا بەو ژنانە دەوترێت بچنە ناو ئاگری دۆزەخەوە لەگەڵ ئەوانەدا کە دەچنە ناوی. وضرب الله مثلا للذين آمنوا امرأة فرعون إذ قالت رب ابن لي عندك بيتا في الجنة ونجني من فرعون وعمله ونجني من القوم الظالمين. هەروەها خدا نمونەی هێناوەتەوە بە هاوسەرەکەی فرعون بۆ ئەوانەی کە باوەڕیان هێناوە کاتێک وتی پەروەردگارە لەلای خۆت لە بەهەشتدا ماڵێکم بۆ دروست بکە تا بەردەوام بە دیدارت شاد ببم و لە دەست فرعون و کار و کردەوەی ڕزگارم بکە و لە دەست ئەم قەومەستەمکارەش دەربازم بکە. ومريم ابنة عمران التي أحصنت فرجها فنفخنا فيه من روحنا وصدقت بكلمات ربها وكتبه وكانت من القانتين. هەروەها نمونەی هێناوەتەوە بە مەریەمی کچی عیمرانیش کە داوێنی خۆی بە پاچی ڕاگرت، ئێمەش لەو ڕۆحەی کە بەدەستمانە فومان پێدا کرد، ئەویش باوەڕی تەواوی هەبوو بە گفتار و فەرمانەکانی پەروەردگاری و هەمیشە و بەردەوام ملکەچ و فەرمان بەردار و خوداناس و نزاکار بوو.